ناوی سوورچی لە چیەوە هاتووە؟ ناوی سوورچی لە سوارچیەوە هاتووە، یعنی سوارچاک. هەندێکیش دەڵێن لە سوورچ هاتووە، ناوچەیەکە لە باکووری کوردستان. بڕگەی پێنجەم مێژووی سوورچیەکان. عەشیرەتی سوورچی لە باکووری کوردستان لە شاری ئورفا سەری هەڵداوە. مێژوویەکی پڕ شانازیان هەیە کە پێویستە ئێمەی کورد شانازیان پێوە بکەین. چەند نمونەیەک لە مێژووی سوورچیەکان. یەکەم، عەشیرەتی سوورچی بەشێک بوونە لە دروستکردنی حکوومەتی سۆران لە ساڵی 1819 تاوەکو 1837 بە سەرۆکایەتی میر محەممەد، هەروەکو لە کتێبەکەی ئەمارات السۆران في عهد الپاشا الكبير محەممەد کوڕپاشا ڕواندزی باس لە شێخ مستەفا ئاغا سوورچی لێڕەمیری دەکات وەک ئەندامی سەرۆکایەتی و بەرپرسی ئابووری حکوومەت، وەسەفی ئاغای براشی ئەندامی ئەنجومەنی سەربازی و سەرلەشکری عەشیرەتی سوورچی بووە کە بەشێکی یەکجار زۆری سوپای حکوومەتی سۆرانیان پێکهێناوە، بە دڵ و بەجیان شەڕیان کردووە دژی لەشکری ڕەشید پاشای عوسمانی هەتا ساڵی 1837 حکوومەتەکە ڕووخا و زۆرترین قارەمانیەتی و داستانیان تۆمار کردووە. دووەم، شۆڕشی عەشیرەتی سوورچی دژی ئینگلیزەکان بە سەرۆکایەتی شێخ ڕەقیب سوورچی. سەرکردەی ئینگلیزەکان ئەو کات کاپتن کێرک بووە. لە ڕۆژهەڵاتی زەی گەورەترین ڕوبەڕووبوونەوە دروست بوو، زەرەر و زیانێکی زۆریان لە داگیر کردا، هەروەک لە مجەلە جامیعە کەرکوک للدراسات الئینسانیە بەرجی 7 ژمارە 3 ساڵی 2012 باسی دەکات. بەڵام بەداخەوە هێزی ئینگلیز زۆر بەهێزتر بوو، کەسیش پشتیوانی سوورچیەکانی نەکرد. ئەوە بوو ئینگلیز توانی لە دەی 12 1990 گوندی بیرا کەپرا بگرێت و شۆڕشەکە سەرکوت بکات، هەرچەندە ئەو شۆڕشە هۆکارێک بوو کە ئینگلیز نەتوانێ خۆیان ڕابگرن لە ناوچەکە. بەڵام دواتر سوورچیەکان ساڵی 1922 لە شارۆچکەی هەریر بەریتانیەکانیان تێک شکاند و فڕۆکەیەکیشیان خستە خوارەوە. بڕگەی شەشەم، ئاینی هۆزی سوورچی. هۆزی سوورچی موسڵمان و سونی مەزهەبن، هەروەها بەوە ناسراون کە زۆر پابەندن بە ئاین و پەرستشەکان و کەسانی دیندارن. هۆزی سوورچی خاوەنی مێژوویەکی فراوان و چەندین کەسایەتی بەناوبانجیان لێ هەڵکەوتووە. لەبەر ئەوە ناتوانین باسی هەموو شتێک بکەین دەربارەی ئەم هۆزە سەربەرزە. هیوادارم لە کەم و کوڕیمان ببورن.